طبعا ئەو وڵاتانە تەماعیان کردوتە کوردستان بە هەموو شێوەیەک بە تایبەتی دراوسەکانمان چونکە بەرژەوەندیان لە کوردستانایە کە دویانە بە بازارێک سەرەتی خۆیانیان تا ساقەکەنەوە و ئێمەش وەکو شتێ بێ ساحێبین بەشێکی خاکەکەمان تەسلیم کردو بەشێکی هەر هەموویمان تەسلیم کردو دەمێکشە خۆی خەتێ ئیستعمار چۆنە 4 ساڵ شەڕە و 4 ساڵیش نییە یعنی بە خۆشی ئەژین ناژینی تر هەرەوەیە ئەوە ژیانی کووردە لە هەر 4 پارچەکەیە منە ترسم ئەو پارچانەی کە خۆشمانێن وەکو ڕۆژاوە وەکو تورکیا و کوردەکانی ڕۆژهەڵات ئەترسم ئەوانی ژۆکو ئێمە لێ بەسبێنێ وڵاتێکێکی تر تۆ سیاسێکی نەبێ و دەرگا و پەنجەرەیەکی نەبێ و ئەمنیەتێ نەبێ ئیتر کاکە حتممە نەبێ بێت چێگەستی خوڕی خۆ ئەوانەی کە هاتوون بۆ ئێرە کە ڕسمەگرن و قسەی زوانەکەن ئەژنەبین وانە هەمووی کوردەکەی لە من و تۆ فێربێکی ترە کاکە ئیتر کاکە تۆ ئەو بۆچی هاتووە تۆ توانی بچیتە وڵاتێکی قسەخانە بکەی کاکە تۆ توانی ئاوا بکەی لە وڵاتێکیکەیە ئێمە تورکیا بەخرا بەزانی کاکە تورکیا ئەمنیەتی خۆی پاراستووە کاکە هەر وڵاتی ئەمنیەتی خۆی پارێزەی خۆش ئینسان خۆشەویستە بێت کە وڵاتێکی ئازاد دەرەچێت چەند ساڵەیە ماڵێ نەڵێن وڵاتێکی ساوای ئایا سەرگردەکانیشمان ساوا بوون ئێمە کوشتەی پارەین تێگەی هەر کەسێ بیوێ بە پارە مشکلەیەکمان نییە کورد لە ئەبەدیەوە تاکو لە ئێستایەوە تاکو ساڵانی زووش هەر کۆڵبەر بووە ئەمنی قەومی من بتوانم ئالێرەیە ئەگەر سێرم کە زەلامی خراپ سوڕایەوانە تێگەی تۆ ئاگادارکەمەوە تێگەی ئەوە ئەمنیەتی قەومی یان پچم بارەگایەکە ئاگادارکەم بڵم کاکە جان ئەم کەسەم گومانم لێ هەیە ئەمە پیوەتی ئەمنی قەومی لەسەر ئەمنیەتی قەومی تو ئێرە پارێزی ئەچینا ئاسایش و حکوومەت و ئەو ناوەشتانە ئیلاقی بەسەر جادەیەوە نییە تۆ ئینسانیەت دەوێت ئینسانیەت لەسەر هەموو حاڵەتەکانەوەی وڵا بەڕای من بە بۆچوونی خۆمەڵێم ئەگەر باخێک پەرژینی نەبوو هەموو جڕوجانەوەرێ ئەچێتە ئەو باخۆ وێرانێکە ئەم وڵاتی ئێمەش لەبەرەوەی سنووری نییە سەرکردەی نییە بەڕەڵایە لەبەر ئەوە وای تێگەم سەبەکەی ئەوەیە وەڵا ئەوەی کە ڕاستی بێ باسی ئەوە بکەی چی بکرێ ئەوە بکرێ ئەم ڕێکخرا و حیزبانەکە لە وڵاتە یەک بگرن و بە دڵسۆزانە هەوڵ بن بۆ پێشخستنی وڵاتەکە و سربەخۆکردنی وڵاتەکە و کۆنتڕۆلی وڵاتەکە بۆ خزمەتی ئەم ڕەشوڕوتە کە تیاش مەجالیان بۆ کراوەتەوە کێ ئەو مەجای بۆ کردنەوە وەڵای حیزب ڕێکخراوەکانی ئەم ناوچەیە ئیناچەیکە بۆ قابلە منەکو مواڵتنێک بتوانمەوە بکەم خۆی ئومور و چارەنووسی ئەم وڵاتە بەرەو حیزبانەوەیە وەڵاهی هاتوونەتە ناو ماڵی ماڵەکەشمانەوە دەرێ ناو ناخمانەوە خەریکە ئەمان خۆن ئاتێرا بە فرای خۆمانکەین بەڕاستی بە فراکەوینانی ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ من بە هەموو تاکە گەڵێم ئەمڕۆ ئەبێ دژایەتی ئەو سیستەمە سی خوڕیە گیانیە بکەین بە تایبەتی تورکی فاشیست کە شتەکانی هێناوە ئەوێ لێ هینکە ئێمە ئەبێ بایکۆت بکەین چونکە بەڕاستی فیشەکی ئێمە بەس ئەوەیە فیشەکی ئابووری ئەجێ ئێمە هیچمان بێ ناکرێت من بەڕای من ماشەڵڵا لە ناو کورد سیاسی چاکمان هەیە یعنی توێژینەوەی زیاتر بکرێ محازەڵات بێرێ لە قوتابخانەکان پێیان بڵێن ینی هەر باسی چۆن دین بازەکرێ و خوای گەورە و قورئان ئەمەش باسکرێ لە مزگەوتەکانە کە خەڵک بزانێت کە هەستینە تەواتی پێویستە ئێمە بزانین کە دوژمنمان هەیە ئێمە یعنی وڵات نین ئەوان خواخوایانە پەلامانمان بەن و لە ناومان بەرن بە تایبەتی تورک یعنی ئەوێ کورد کوژی بکە